ئەمە ڕۆتینیاتی ئیداری بوو بەڕاستی یعنی ڕۆتینیاتی ئیداری وهای کردبوو کە ئەمان دوا بکەون لە وەرگرتنی سولفەکانیان دیارە ئەمان بخۆیان لە 15 گرێبەستەکان تاوا بووە 3 مانگە بە شێوەیەکی خۆبەخش کار ئەکەن لە تەندەرەکە هاتووە ئەم کۆمپانیای ئەبێ بەردەوام بێتە تا کۆمپانیای نوێ دەست بەکارە بێت ئێخۆ ئەبێت ئەو ماوەی کە بەردەوام بێت سولفەی بۆ سەرفکە بە پێی گرێبەستەکە ئەمان گرێبەست سولفەکەیان بۆ سەرف نەکردبوو ئەم 3 مانگە لەسەر داهاتی خۆیان کری کارمەندەکانیان ناوە ئۆفیسەکانیان بەڕێوە بردووە ئیشوکاری خوانیان بە شێوەیەکی ڕێکوپێ کرد بەڕێز کاک ئەرجومەند بەڕێوەبەری دیوان پەیوەندی کرد هەر ئێستا وتی قسەمان لەگەڵ کۆمپانیا کردووە کە ئەم کێشەیە چارەسەرێکی بنبڕی بۆ بکەین کە جارێکە ئەمە دووبارە نەبێتەوە ڕۆژی یەکشەمە و دووشەمە ئەو گرفتانی کە هەیەی کۆمپانیا بۆی چارەسەرەکەین بۆیە تەکلیفیان لە کۆمپانیا کرد کە دەست بەکار بێت بە سوپاسەوە کۆمپانیاش بە خەمخۆری خۆیەوە لە ئەم شەوەوە کە شەوی پێنجشەمە لەسەر هەینی بوو ناوبازاریان هەڵگرتەوە بەڕاستی ناوبازار ئەوەی نەیبینی بێ نەیەزانی چه حاڵەتێکی ژینگەی پیس لە ناوبازار ڕۆیە بۆن و بەرامێکی ناخۆش کە ئەمە هەموو هاوڵاتیانی بێزار کردبوو ئەم بەیانێش کە ڕۆژی جومعەیە هەندێک لە کۆڵانەکانیان هەڵگرتوێتەوە خۆڵ و خاشاکی ماڵان بەردەوام بن لە ئیشوکارەکانی خۆیان هیوادارم ئەم حاڵەتە دووبارە نەبێتەوە.